ئەو کێشە و قەیرانانەی ڕۆژانە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەگرن لەوانەش زیادکردنی باج و قەیرانەکانی نەبوونی کارەبا و گرانی و خراپی کوالێتی بنزین بەشێک لە پەرلەمانتارانی هێنایە سەرخەت. ئەوان داوا دەکەن کۆبنەوەیەکی پەرلەمان تایبەت با خستنەڕووی هۆکاری کێشەکان و لایەنی کەمتر خەمڕێک بخرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش باز لەوە دەکات ئەوان وەک پەرلەمانتار خۆیان بە بەرپرسیار لە ئاست کێشە و ناسۆری هاوڵاتیان دەبینن، بۆیە هەوڵ دەدەن وەک بەشێک لە ئەرکی خۆیان لە کۆبنەوەیەکی پەرلەمانیدا هۆکاری کێشەکان و لایەنی بەرپرس دەستنیشان بکەن. سەیدمان کرد کێشەیەکی زۆر ڕووی لە هاوڵاتیانمان کردووە لە بێ ئاوی، لە بێ موچەی، لە بێ بنزینی، لە گرانکردنی نرخی کارەبا. بۆیە ئێمەش بەڕاستی هەستمان کرد کە ئەوە پێویستی بە کۆبنەوەیەکی نائاسایی پەرلەمان هەیە کە ئێستا بکرێ. بۆیە ئێمەش بە سوپاسەوە لەگەڵ هاوکارانمان لە پەرلەمانی کوردستان تا ئێستا 29 واژوو کۆکراوەتەوە بۆی کەوە دەستەی سەرۆکاتی پەرلەمان مولزەم بکەین بۆی کەوە هەم حکوومەت ئامادە بێ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و هەروەها بۆ ڕوونکردنەوە بۆ حەلکردنی ئەم قەیرانانەی کەوا دروستکراون پێمان وایە نەک قەیران هەیە دروست کراوە لەگەڵ ئەم هەموو داهات و لەگەڵ ئەو هەموو سەروەت و لەگەڵ ئەو هەموو بودجە زۆرەی زەبەلاحی کەوا هەیە بەناوخۆی و بە دەرەکی ئێستا تازە بە تازە خەریکی تەنکەرە ئاوبین دابینەکەین و داوا لە ڕێکخراوی جیهانی خێرخوازی بکەین بەهانەی کوردستان و کەمە 30 ساڵە حکوومەتی. پەرلەمانتارێکی دیکەش کێشەکانی هەرێم بۆ نەبوونی بودجەیەکی شەفاف دەجێڕێتەوە کە لە ئەنجامی ئەم ناشەفافیەوە نازاندرێت حکوومەت ئەرکی چییە و پەرلەمانتاریش بە دوواداچوون بۆچی بکات. کۆمەڵێک قەیران ڕوبەڕووی دانیشتوانی هەرێمی کوردستان بۆتەوە بە تایبەتی کێشەی گرانبوونی بنزینە، کێشەی کەم ئاویە لە هەرێمی کوردستان، کێشەی خزمەت گوزاریەکانە، مەسەلەی پەینی کیمیاویە، ئەوەی پەیوەندی بە کارەباوە هەیە. ئەوانە کۆمەڵێک گرفتن کە ڕوبەڕووی هاوڵاتیانی کوردستان دەبێتەوە. بۆیە ئەمە ژمارەیەک لە پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاجیەکان بەداخەوە ژمارەکە ئەوەتۆ نییە تەنها توانیمان 29 واژ و کۆ بکەینەوە. هیوادار بووین و هیواخواز بووین کە برادرانی تریش لەگەڵ ما بوون بۆ ئەوەی کە کۆبنەوەیەکی نائاسایی پەرلەمانی کوردستان بکرێ هەرچەندە لە پشوویدان بەڵام کۆبنەوەیەکی نائاسایی بکرابایە بەڵام بەداخەوە هەر ئەوەندە کراوە. بەداخەوە ماوەی 8 ساڵە پرۆژە یاسایی بودجەمانیە لە هەرێمی کوردستان نەکەر ئەوە بەکو ژمێری کۆتاییشمانە بە جۆرێ پێڕێوی ناوخۆ دەبێت پێش کۆتایی ساڵ پرۆژە یاسایی بودجە ئامادە بکرێت. ئەندامانی پەرلەمان لەلایەن هاوڵاتیانەوە متمانیان پێدراوە تا داکۆکیکار لە مافەکانیان بن و لە ڕێی دامەزراوەی پەرلەمانەوە لێ پێچینەوە لە حکوومەت و لایەنی پەیوەندیدار بکەن، بەڵام زۆر جار لە کاتی گرفت و قەیرانەکاندا پەرلەمان بێ هەڵوێستە و هاوڵاتیان خۆرسکانە ناڕەزایەتیەکان دەردەبڕن بێ ئەوەی نوێنەرەکانیان لە پەرلەمان هەوڵی جددی بۆ چارەسەری کێشەکانیان بدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.